سڵاوتان لێبێ خۆشەویستان. پرۆگرامی ئەم جارەی ڕۆژانەی کاندیدێک سەردانی کاندیدی ژمارە 8 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بێلان سیروان کوێخانە جممان کردووە. لەگەڵم بن با بزانین ڕۆژانەی کاندیدی ئەمڕۆمان چی دەبێت. پرۆگرامی ئەم جارەی ڕۆژانەی کاندیدێک سەردانی خات و بێلانی سیروانی کوێخانە جممان کردووە. بێلان خان سڵاوت لێبێ. بە هیوان باش بیت. زۆر سپاس دەکەم سپاس بۆ میوانداریت. ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژانەی کاندیدێک لەگەڵ بەڕێستانە جا چۆن ئامادەی کابێکەوە بچێنە نێو بازاڕ و لەگەڵ خەڵکا گفتوگوێک بکەین. بڵێ ئامادەم و خۆشحاڵم بتوانم لە نێوە ئەو خەڵکە خۆشویستی خۆمانە گفتوگوییان لەگەڵکەین و ئەو دەنگە ناڕازیانی کە هەیە ڕازیانکەین. زۆر باشە. زۆر سپاس دەکەم. فەرموو با بڕۆین. چۆنی؟ باشیت. زۆر سپاس. بخێر ببێنە خەت. زۆر سپاس بەڕێزی سپاسانەکەم. زۆر سپاس چاوەکەم. هاتووم لێت پرسم زام تۆ بەشداری هەڵبژاردنەکەی بەشداری هەڵبژاردن ناکەی؟ بەڵێ ئینشاڵڵا بەشداریەکەین. میلەتی کوڕە بێ هەمووی بەشداری ئەکیدەوە لەگەڵ هیچ چانیە خاصە خەڵکی کەرکووکە بێ هەمویان بەشدار بن ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا و من خۆشحاڵە بمەگە بتوانن دەنگم پێ بدەن. سپاسانەکەم و ئەویش کاتەکەم سەرکەوتیت و شانی لەوە زیاترشی. زۆر سپاسانەکەم. خێر بێن یاخوا سەر هەردوو چاو. زۆر سپاس. هیوادارم سەرکەوتوو بن و خەڵکی کەرکووکش ئەکیدارە بێ دەنگ بدات. ئینشاءڵڵا. سپاسانەکەم. ئەم هەڵبژارنە مەسیریە بۆ کورد و وەکو سەرژمێری 57 وایە تۆش وەکو گەنجێک لە نێو بازاڕدای لە نێو گەنجێکی شاری کەرکووکیت چۆن هانی هاوڵاتیانە دەی کە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە هەر یەکێتی بووە لە پشتی گەنجان بووە هەر یەکێتی بووە کەرکووکی جێنەهێشتووە. ئەکید یعنی هەموو تاکێکی کەرکووک ئەبێت چاوی لەوە بێکەوە هێچێتی کەرکووکی بەجێ نەهێشت و بەرەسوخەکانی دەنگان بڕۆن و دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئینشاڵڵا سەرکەوتوشن و شانی لەوە زیاترشن. دڵخۆشە بمەگە بتوانم ئێوە متمانە بن بەخشن و دەنگم پێ بدەن. ئەوەش کاتەکەمە. ئینشاءڵڵا دەنگتان پێ دەین. ئینشاءڵڵا. سپاسانەکەم. چێمان هەیە لێوە زیاتر. سپاسانەکەم. هەردوو چاوان بەخێر زۆر سپاس چاوەکەم. کاگالانۆکو کاسبکارێکی نێو بازاڕی ڕەحیماوە داواکاری ئێوە چێ لە کاندیدانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە داواکاریتان لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە کە بۆتان جێبەجێ بکەن؟ وەڵڵای ئینشاءڵڵا بێقسوورن چیان پێ بکرێ بۆ ئێمە زۆر سپاسیانەکەین و مەمنونیانی. ئینشاءڵڵا. باش نییە. چۆن هانی هاوڵاتیانە دەیکا لە 12 بڕۆن دەنگ بدەن؟ وەڵڵاهی ئەبێ بە 50 بڕۆن دەنگ بدەم بە زۆرش بێیانی ئەبێ دەنگدان بدەن. ئەمە ئەسفادی هەیە بۆ کورد ئەگەر نەڕۆن زەرەرە بۆ کورد هەرە بێ بڕۆن دەنگداندن. سڵاوت لەبێ مامەکان بشیت. من بێلانم کچی سیروانی کوێخانە جەم. سپاس دەکەم. من کاندیدی ژمارە 8 لەسەر لیستی هاوپەیمانی هیوادارم بتوانم متمانەی ئێوەی ئەزیز بەدەست بهێنم و دەنگم پێ بدەن. ئێمە دەنگدان لە ڕاستیدا پرۆسێکی دیموکراتی هەر وەک دەوتر نەک لە وڵاتە سەقەتەکە ئێمە بەڵکو لە جیهانە بم شێوە هاتەوە بەڕێزەوە. ئێمە دەنگدان لە شاری ئێمەیە جیاوازە. دەنگدان لە کەرکووکە دەنجی نەتەوایەتی یعنی شەڕی نەتەوایەتی و شەڕی چارەنووسسازە. بۆیە ئەبێ ئێمە داوا لە هەموو خەڵکیەم شارەکەم بەڕاستی با بێنە سنووقەکانی دەنگدان دەنجی نەتەوایەتی بدەن دەنجی نەتەوایەتی بدەن. لە ڕاستیە ئێمەی کەرکووکی با بڵێن تووشی مەساتی زۆر بووینە. من وەکو شخصی خۆم مهمەوەیە مامەکان ئێمە دڵخۆشین کە گوێمان لێ بێت ئێوە حەزەکەم شەسە سنووقەکانی دەنگدان و پشتگیری لە ئێمە بکەن. بەڵێ ئێمە پرگیری لە هەموو کەسێکەکەن پشتگیری لە نەتەوەکی خۆمانەکەن پشتگیری لە هەموو کەسێکەکەن کەەوە خزمەتمان بکە. ئێمە لەم شارەیە تووشی زۆر مەسات بمەهرەوەکو و باسی ئەوم کرد. بەڵام لە ڕاستیدا ئێمە وەکو ئەڵێم نازانم چی بڵێم دەنجی ئێمە ئەبێ داوا و کەروتم لە هەموو خەڵکەکانەکەم کەوا دەنگمان پێ بدەن دەنگ بە ئێوە بدەن ڕێکی بدەن هەبت بدەن دەنگ بە هەموو کوردێکی ئەم شارە بدەن. چۆن هانی هاوڵاتیانەدا ڕوو لە سنووقەکانی دەنگدان بکەن خۆتان چۆن ئامادە کردووە تا لە 12 بڕۆن دەنگ بدەن؟ وڵای ئیشەڵڵا 12 بێتە ڕۆژێکی مێژووی بۆم شارە ئیشەڵڵا بەحەول و قووەتی ئەم گەنج و پیر و لا و هەموو ئیشەڵڵا تێگەیشتووە لە وەزعەکەی کەرکووک وەزعێکی چۆنە هەمومان ئەبێ بچینە سەر سنووقەکانی دەنگدان بەبێ جیاوازی مهمەوەیە دەنگ بە کوردی. دەنگ بە چیە دیکاندەکان لەخوا بە زیادەکانی دی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووی دەرەجەیەکن. بەڕاستی سی دەنگ هەبووە بۆ هەرسیان دەنگمەدا لەبەرەوەی کاندیدی خراپی تێنیە لەخوا بە زیاد شتی زۆر چاک و باشتێ.
بێلان خان کچی کاکسیروانی کوێخانە جمە ئێستا کاندیدی هاوپەیمانی کەرکووک هێزوو ئیرادەمانە هاتووە گوێ لە داواکارەکانی ئێوە بگرێت و کاسبکاران ئێوە داوای چیەکەن چیتان هەیە داوا چیتان بۆ جێبەجێ بکرێت وڵای ئێمە وەک کاسبکارەکەی ناو ڕەحیمەوە زۆر جا مشکلێکمان بۆ دروستە بێ دیان مەسەنەن شۆفڵ دێنن و جەماعەت ئەتر بەدەست کوردەوە نیە ئێستا مەحافظە عەرەبە قایم قامە تورکمانە کوردیی بەدەستەوە نێتر جاربەجارێ دێن شۆفڵ لە مێزە دەن و کاسبکار وازیان لێ تێکەدەن بەڕاستی شتێکی ناخۆشی هیوادارم لە دوای ئەمە ئینشەڵا پۆست وەرگرین و محافظ بێتەوە کورد ئەو شتانە نەمینێ لەسەر کوردانی ئەو مەنتقە کوردیانە بەڕاستی بێبەش کراون هەموو خزمەت گوزاریەکان بۆ سەرەوە بن مەنتقە کوردیەکانش بێبەش ینی بەڕاستی نەعەدالەتیەک نەعەدالەتیش قبوڵ نییە ئەبێت چاکرێتەوە ئینشەڵا بێنانخانش خۆشحاڵ ئینشەڵا کارتەکەم هیوادارم بتوان دەنگم پێ بدەن و دڵنیا بن کاتێکە ئێوە بۆ گروتینەوە دەتانەوێت خەڵک بچنە سەر سنووقەکانی دەنگدان ئەمە هێزێکی زیاتر بێ مابەخشێ و ئاماژێکی باشە بۆی کێما توانین بەدەنگی ئەوەی بەڕێز زۆرترین کاندیدەکانمان بچینە نێو ئەنجومەنی پارێزگار لەوێەوە و کاتە شەڕی و سندنەوەی مافەکانتانەکەین و شەڕی ئەواکەین چیتر هیچ کەسێک نەتوانێت مێزەکانتان لابەرێت کاسبکاران و دوکاندارانی نێو ئەم بازارە خۆشەویستە و هەموو بازارەکانی تریشمان بێزارکەن ینی دڵنیا بن ئێمە داکۆکیکەرێکی سەرسەختی مافەکانتانە بین ئینشەڵا بێگومان ئەو لیستەی خۆمان لیستێژە دیژمانی کوردستان ئینشەڵا سەرکەوتووە بێ و داکۆکیکاری خەڵکی کەرکووکە بەڕاستی هەموو کاتێک کەرکیان بەجێنێشتەوە دەستیان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشەڵا تۆش سەرکەوتووی زۆر سوپاسدانەکەم من چاوەکەم سوپاسدانەکەم بشیت من کاندیدی لیستی هاوپەیمانیم بێلان سیروان کوێخانەجمم هیوادارم بتوانم متمانەی ئێوەی بەڕێز بەدەست بێنم ئێوەش بێ لەوێ شتێ چاکمان بۆ بکەن بە دڵنیاییەوە دەمە هەر بۆ ئێوەیە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سەرکەوتووە بن زۆر سوپاسدانەکەم چ داواکارێکتان هەیە لە من وەکو کاندیدێک کاری خەڵک چییە؟ هەیە کارەبای کەما هەیە مەحاولێ نییە محلەکان سەر شتێن دەستا خەڵک چییە هیچی ناوێت بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا توانین دەنگێکی باش بەدەست بێنی لە نێو ئەنجومەنە بۆی بتوانین هەموو داواکارەکانی ئێوەی بەڕێزیش جێبەجێبکەین سوپاسدانەکەم زۆر سوپاس بەڕێزن چاوەکەم بەڕێزن مامە چۆنی سەرچاو باشی یاخوا بەخێر بێت خوا بازاڕت دایشتە سەرچاوم دایکم بەخێر بێت کارتی دەنگدان دۆر گرتوتەوە بەڕێ وەرم گرتوتەوە ئێمە کوردین و خەڵکی ئەم کەرکووکەین خەلمان لێداوە ئەبێ ئەم کەرکووکە پەنجەی بۆ بدەین و پەنجە بە ناومەرە کەبەکە بەجاهێنین بە خەنەیدەین بۆ کەرکووک بۆ کەرکووک سپاس دەکەین مامەکان کاندیدم کچی سیروانی کوێخانەجمم بێلان سیروان کوێخانەجمم سەرچاو سپاس هیوادارم بتوانن دەنگم پێ بدەن و متمانەی خۆتانم پێ ببەخشن کەریمە ئێمە ماتۆڵ کورد بین دەبێت دەنگ بدەین بۆ کورد گەنج ئەتوانان ئیش بۆ گەنج بکەن پرۆژەتان چێ بۆ گەنج چونکی تا ئێستا ساڵانەکە ئەوەندی هەوڵ دراوە بۆ گەنج هیچ نەکراوە تایبەت بۆ دامەزراندن ڕاستەکەی ئێوە توان بەرنامەکەتان چییە بۆ داهاتوو من بێلان سیروان کوێخانەجمم ئەو ئامانجمە بتوانم هاوکاری گەنجەکانمان بکەم من دوو پرۆژەی باشم پێ بۆ گەنج یەکەمیان ئەوەیە بتوانین لە ڕێگەی شەهادەکانتانەوە لە وەحدەیەکی ئیداریە جێگەتان بۆ بکەینەوە دەوام بکەن چونکە پشکی ئەم شارە زۆرە بەڵام میلەتی کورد لێی بەبەشە و لەلایەکی ترەوە ئەمەوێت بتوانین کەرتی تایبەت لەم شارەیە دەستی باڵای هەبێ بتوانێت کار بکە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان بدۆزینەوە چونکە گەنجێکی زۆرمان هەیە بەهرەمەندە خاوەن توانای باشە بەڵام شوێنێک نییە بەهرەکەی خۆی تیاوە بکات دەمانەوێت لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بتوانین معاملی گەورە دروست عەقدیان لەگەڵا بکەین بێنە ئەم شارەوە کار بکەن و بەڵام ئەبێ ئیجبار بن کە گەنجی کوردی کەرکووک وەربگرن ئەمەش ئەتوانین جێگەیەکی باش بۆ گەنجەکانمان بکەینەوە کە هەلی کارە بتوانین بیان خینە سەر کار و هەمویان بتوان کاری خۆیانیان هەبێت گەنجی ئێستا بۆ نەکە دامەزرێ تاو وەکو عسکەری لایەنی عسکەری ئەم شار بۆ نەچی کراوە ئەسکاتداریەت کراوە هێچێتی و پارتی و حزبەکان بەعام تەنها هەوڵیەوە دەنگ گەنج دامەزێن لە ڕێگەی عسکەریەوە تا ئێستا هەلی کاردان ڕاستەکەی ئەزانی بۆچی وایە چاوەکەی من بۆچی وایە لەبەرەوەی ئێمە وحدەی ئیدارەکانی ئەم شارەمان بەدەستەوە نیە ئێمە محافظەمان بەدەستەوە نیە کە گەورەترین وحدەی ئیداریە چۆن نتوانین کاتێک پشکێکی زۆر دێتە نێو ئەم شارەوە گەنجی کوردی لێ بەبەشە بۆ لەبەرەوەی دەسەڵاتی کوردیمان لە دەست چووە ئێمە ئەگەر دەنگدان بچینە سەر سنووقەکانی دەنگدان جارێکی تر بتوانین دەسەڵات وەربگرینەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە منیش تۆ مامۆسای لە مامۆسایەتی خۆتا دەوام بکە هەر گەنجێکمان لە هەر بوارێکە بڕوانامەی هەیە با لە بوارەکەی خۆیان خزمەت بکە لەبەرەوەی بۆچی ئێمە وەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی گەنجەکانمان تەنها یانکەین بە پێشمەرگە چونکە تەنها ئەم مەجالەمان هەیە ئەمانەی لە مەجالەیە خزمەتانکەین بەڵام مەگەر ئیدارەی ئەم شارەمان دەست کەوتەوە بە دڵنیاییەوە لە مامۆساییە پشکتانە بێ لە
وزارەتەکانی ترا پشکتانە بێت لە زۆر شوێنی ترا ئەو گەنجێک چ بڕوانامەیەکی هەیە با بەپێی بڕوانامەکەی خۆی کار بکات. من مشکلەکەت چییە؟ ئێستا هەوکو پێشتیش کرد لە ڕابردوش یەکێتی تەنها لە ڕێگەی عسکەری و توانێتی گەنجەکان دامەزێن ئێمەش گلەیەکەمی بە جەنابی بگەێنم. چونکی گەنج بناغی کۆمەڵگای ئەتوانێت چی بکە لە ڕێگەی هەلیکاری تایبەتەوە شەرتەوە نیە بوونەکە من خەریزم چاوەکەی من تۆ زانی محافزی ئێستا ئێمە ئیش ناکە لەگەڵ کەرتە تایبەتەکانە بۆچی ئیش ناکە لەبەروی ئەو ناوێت لەگەڵ کەرتی تایبەت ئایشکا ئەوێ هەموو داهاتی ئەم محافزەیە و ئەم شارە گەورە و گرانە بۆ خۆی بەرێ بەڵام ئەگەر ئێمە هاتینەوە سەردەسەڵات دڵنیا بن کەرتی تایبەتیش ئەهێنینەوە و کاری شەکەین بۆی بتوانین جێگەی گەنجەکانمان بکەینەوە هەلی کاریان بۆ بدۆزینەوە. سپاسدانەکەم بژیت زۆر سپاس. بێلاخەنتا چەند دڵخۆشی کە ئەم گەنجانە بینی بەم شێوازە قساکەن. زۆر دڵخۆشم چونکە من دڵخۆشم بۆی کە بینم گەنجی خۆمان لەوە تێگەیشتووە ئەم دەنگدانە مەسیریە دەنگدانە سوقلی کورد لەم شارەیە جارێکی تر پیشان ئەداتەوە. ئەرەوڵا ئەوە زۆر جێی دڵخۆشیە کە بینم هەموو گەنجەکان لە ئێمە بە پەرۆشترن بۆ چونیان بۆ سەر سنووقەکانی دەنگدان و بۆی بیانە جایەک تر کاندیدەکانی ئێمە سەرخەن و دەسەڵات بگەڕێنینەوە. ئەمانە هەموو جێگەی دڵخۆشین زۆر خۆشحاڵم کە گوێم لێتانە بێ کە گڕوتینتان هەیە بۆ چون بۆ سەر سندوقەکانی دەنگدان. ئینشاڵڵا 100% دەرچوویتە. ئینشاڵڵا سپاسدانەکەم. ئینشاڵڵا لە جێگەی متمانەی ئێوە یابم. دڵنیا بن. هیچ مەسلحاتێک و هیچ شتێکمان نایە بەس ئێمە پێتەڵم بێ ئەوەی خۆش نهایتا ئێمە هەر خۆمان دەنگدان تۆبی. زۆر سپاسدانەکەم. مەمنونم سپاس ئینشاڵڵا. متمانەیە بۆ چیە گەڕێنیتەوە چۆن متمانەتان پێ؟ کاری متمانەکەی باوکی شۆڕژێڕە و تێگەی بەڕاستی پێ بڵم بێلان خان جێ شانازی هەموو کەرکووکێکە. زۆر سپاسدانەکەم گەورەی خۆتانە. منەوە دارمی شەڕک پر سەرکەوتووە 12 تەپلی سەرکەوتن لێدین. ئینشاءڵڵا من یەکێکم لە کاندیدەکان سەرکەوتوو ئینشاءڵڵا. سپاس دەکەم. هیوادارم بتوانم متمانەی ئێوە بەدەست بێنم و لە جێگەی متمانەکەتان ئابن دڵنیا بن. ئەمە کاتی منە هیوادارم بتوانم متمانەتان بەدەست بێنم. یاخوا بەخێر بێ. زۆر سپاسدانەکەم بژیت زۆر سپاس دەکەم بژیت. هەمووتانە چن بۆ دەنگدان. ئەکید لە کەرکووک کەس نەڕوا بەتەنیا خۆمەڕۆ. ئینشاءڵڵا. بەتەنیا خۆمەڕۆ. ئینشاءڵڵا. دایکشم پیرە خۆم و دایکم ئینشاءڵڵا یەکەم نەفەرە چینە بان سومقی دەنگدان. ئینشاءڵڵا. ئێمە لە کەرکووک زۆر زەرورە دەنگ بدەین. ئەکید. زەروریەتە یعنی کەرکووک لەبەرەوەی وەکو شوێنێکی دیکە نییە. ڕاستە. ئێمە منافسمان زۆرە. ئێمە لەم شارە ئاژاوەتی زۆرە. پێویستە گشتمان بەیەکەوە دەستکەینە ناو دەست یەکتری بڕۆینە بان سومقی دەنگدان بۆی پارێزگار بگۆڕین و پارێزگار بکەینەوە با یەکێکی دڵسۆزی ئەم شارە. کارتی دەنگدانتان وەرگرتووەتەوە؟ چەند ساڵەوە تاکید بێ. باشە ئامادەن لە 12 تووڕەن دەنگ بدەن. ئیزدی خوا. ئینشاڵڵا یەک دوعاکەم خوایە ئەوەی خێری ئەم شارە و ئەم ملەتی داماوای کەرکووچیە خوا سەریخی. من یەکێکم لە کاندیدەکانی دەستی هاوپەیمانی کەسی چۆخای و ڕێسانەتان ئێمە سەر زۆر سپاسدانەکەم مەمنونم هیوادارم بتوانم متمانەتان بەدەست بێنم بۆی خزمەتی زیاترتان بکەم. وایە چێ خێری ئەو ملەتە داماوێ ئەم کەرکووکە بەسمان ئینشاڵڵا سەرکەوی خوا سەرکەوتی. زۆر سپاسدانەکەم. ئینشاڵڵا سەرکەوتووە بیت و ئیش بۆ کەرکووک بکەیت. ئینشاڵڵا. ئێمە ئەچن بۆ دەنگدانەکەی. ئەچین بۆ دەنگدان 100% ئینشاءڵڵا یعنی تۆ لەم ماوەیە خاستن مزاهرێکەوە ڕوویدا عەرەب سوا سەرمان بۆ هەر نەچین عیبە بۆ دەنگدان. يعني أما نتسبوت نتواي نبوتا بيني حزبيتي آية ميشيتي آية وبارتيا وعمل لا يعني كواب دلتا وكوام كان دي كواب دلتا دنجي بيبدا بس كان دي دكا لهاتو بعيش البوكات إن شاء الله. زم دعوة كاريكم هي بزم توت واني بمزيبت زكي مدرسة زيور مدرسة زيور طبعا لبر أوي كوا مدرسة كا لصالي حفتا كانوا هي سهرتي لو أنا باوك دوي خندي بيتي هرتي كردي دلسوازي أم ڕحیماوەیە و کەرکووکەیە لە زێوەر خوێندێتی 12 ساڵە پێوە درراوە داخراوە 12 ساڵە بە ناوی تعمیرەوە ڕوخاندیان ئەو ڕۆژە شاڵاو کاکۆسرەت هات بتم هیچ زاوەکارێکم نییە کاتوانی بۆ مەدرسەی زێوەرم بۆ بکەوە نووسیشی وتی کاکامەران لەگەڵیا بوو وتی بەڵێ ئەمە حکوومەتی عێراقی پارە سەرف ناکەن دەوتم بۆ سەرفی ناکە غێر لەبەر یەکێتی و پارتی سەرفی ناکە لەبەر ئەوەی مەدرسەیەکی کوردیە ناواتێک کورد لێرە سەرکەوتوو بێ بۆیە سەرفی ئەی بۆ مەدرسەی عەربی سەرفەکە ئەگە ئێوە حەولدەن ئەبێ ئێوە هەتاکو حکوومەتی عێراقیش پارە سەرف نەکا یەکێتی و پارتی خۆی پارە سەرف بکە گرنگترین مەدرسەیە قوتابخانەی ناوەندیە لە هەموو کەرکووکە بۆ کورد 12 ساڵە پێوە درراوە بزانێت بێلان خان ئەوە بەتەک مەدرسەی زێوەرا بڕۆ ئەیبینێت بەس زبڵخانە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مان تۆ سەرکەوتوو بی ئەگەر دەنگت هێنا و
دەرچووی ینی بەڕاستی یەکەم کارت ئەوە بێ ئەو مەدرسێ بۆ کورد بکرێت بۆ ڕحیماو بکرێتەوە زۆر گرینگە زۆر دڵنیا بن من کار لەسەرەوە کەم چکە من خۆم مامۆستام و کەرتی پەروەردەم زۆر لا گرنگە زۆر لام گرنگەکەوە زۆر گرنگی بە کەرتی پەروەردە بدرێت خوێندنگە کوردیەکانی خۆمان خوێندنی کوردی لەم شارەیە زۆر گرنگە گرنگی زیاتری پێ بدرێ یعنی مامۆستاکانی ئێمە زۆر بە معاناتی قورسات هەیە پەڕن موچیان نییە بەڵام لەگەڵەوەشە دراسی کوردی خوێندنی کوردیان ڕانەگرتووە دەنگدان بۆ کورد زۆر گرنگە ئەم جارە ئینشاءالله چۆن نایدی ئینشاءالله بۆ چێرن قابلە خۆ ناچی لە ئەجنەبی دەنگ بدەین مامەکانەوە کارتەکەی منە هیوادارم بتوانم متمانم پێ ببەخشیت و دەنگم پێ بدەیت ئینشاءالله ئەمە بێلانە کچی سیروانی کوێخانە جمە ئینشاءالله سپاس دەکەم خۆڕێکی خەیارم ئینشاءالله بێلان خان ئێستا لە هەڵمەتی بانگەشەین و هەموو هێز و قوارەکان بانگەشە بۆ خۆیانەکەن بەڵام پێویستە بە شێوازێکی دیموکراسی بێت بەڵام دوێنێ بینیمان کە یەکێک لە کاندیدەکانی عەرەب لە کۆبوونەوەیەکی جەماوەری خۆیان ئەڵێ لە دوای هەژدەی دوانزەوە هەمووی ئەبێ بە عەگالەوە بسوڕێتەوە یاخود هەمووی بە عەگالەوە ئەوەی بە عەگال نەسوورێتەوە ناتوانێت قسە بکات ئێوەکو هاوپەیمانی کە بخێز و ئیرادەمانە چیتان وەڵامی ئێمە بۆ ئەوان ئەوەیە دەچینە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەم جەمەدانیانەی کە لە ملمانە ئاها دەچینە نێو ئەنجومەنەوە بەجلی کوردیەوە پێیان دەڵێن عەگال لەسەر دەکەین و جەمەدانی لە ملی ئێوە شەکەین ئەگەر هاتنە نێو ئەنجومەنەوە وایان پێ دەڵێن ئێمە چۆن هانی هاوڵاتیانە دەی دەنگ بدەن یاخود تا چەند دڵخۆشی بەم هەڵبژار وڵی زۆر دڵخۆشین چکەم دەنگدان لە 2005 نەکراوە مەسلحەت کەرکووکی تێ بە تایبەتی پێویستە هەمومان لە 12 بەدەنەکانمان بیسەلمێنی یەکێتیش بەردەوام لەگەڵ گەنجەکان بووە و بەردەوام لە کەرکووک بووە ئێستش بم هاوپەیمانەتیە 30 کاندیدی بەهێزی هەیە و چۆن پشگیری لە کاندیدەکانی یەکێتیەکەن واللهی حتمما ئەو نیە توانامان بێ پشگیریانەکەین وە خۆ دوتە هەمویان کاندیدی بەهێز من یەکێکم لە کاندیدەکانیان بێلان سیروان کوێخانەجمم هیوادارم بتوانم متمانەتان بەدەست بێنم بۆی بتوانم خزمەتی زیاتر تام بکەم ئینشاڵڵا بە هیوای سەر زۆر سپاستانەکەم داواکاری چییە لە خات و بێلان چیتان بۆ کاوکو گەنجانی کەرکووک واللهی تر چاویان لێمان بێ و پشگیریمان بکەن ئینشاءالله جێگەی ئومێدی ئێوە بین زۆر سپاستانەکەم بشیت سەرچاوم سڵاو دێبێت کارتی دەنگدانتان وەرگرتووە باشە لە هەژدەی دوانزەیە چۆن خۆتان ئامادە کردووە بڕۆن بۆ دەنگدان خۆمان ئامادە کردووەمان دەنگێتی نیشتمانی کوردستان ئینشاءالله من یەکێکم لە کاندیدەکانیان بێلان سیروان کوێخانەجمم هیوادارم بتوانم متمانەتان بەدەست بێنم بۆی بتوانم خزمەتی زیاترتان بکەم ئینشاءالله سەرکەوتوو زۆر سپاس دەکەم دەستخۆش زۆر سپاس چۆن هانی ئەو ژنانەشە دەی کە لە ماڵەوەن هانیانە دێک کە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن هانی هەمویانە دێن ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن ئەمە کاتێکی گرنگە بۆ ئێمە ئەم کاتە بەدەست بێنین و بۆ سەرکەوتوو بێ ئینشاءالله ئامادەی لە هەژدەی دوانزە بڕێت دەنگ بدەین ئەی چۆن دەنگ نادەین تۆ دەنگ نەدەین باشە ئەم هەڵبژارنە بۆ کووردا بۆ کەرکووکە و زۆر گرنگە باشی ڕۆحەکەم زۆر سپاس بشیت چۆن دەنگەدەین بۆ کورد وایانە باشە یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام لەگەڵ خەڵکەکەی خۆی بووە لێرە ئێوە تا چەند ئامادەن لە پشگیریان ئامادەی ڕوو لە سندوقەکانی دەنگدان بە تاکید بەخێن دەنگەدەین بۆ کەرکووک ئەی چۆن هەرمە دەنگەدەین چۆن دەنگ نادەین ئینشاءالله من یەکێکم لە کاندیدەکان ناوم بێلانە کشی سیروانی کوێخانەجمم هیوادارم بتوانم متمانم پێ بەخشن بۆی بتوانم خزمەتتان بکەم زیاتر و خزمەتی میلەتی کوردی زۆر سپاستانەکەم بشین ئەچن بەرەو سنووقەکانی دەنگدان هەمووتان کارتەکانتان وەرگرتووەتەوە بە تاکید بە دڵخۆشەوە چی بە خەڵکی کەرکووکەڵێ چی بە هەموو وڵاتی ئەڵێم هیوادارم ئەوەی دەنگی نەداوە ینی هەمووی بڕوا دەنگ بدەن لەبەرەوەی ئێمە خۆمان نازانین ناو چ مۆزوعەکەین وایە ئەبێ هەمووی بڕوا دەنگ بدەن وەکو کچانی کەرکووک وەکو ژنانی کەرکووک چۆن خۆتان ئامادە کردووە بۆ هەژدەی دوانزە ڕوو لە سنووقەکانی دەنگدان بکەن وڵایی من دەنگ نادەم چکە من ئێستا شمت دەنگدان ناکەم بەس ئیشەڵڵا 2 ساڵتر بەدڵ دەنگەدەین بێلان خان تۆ کچی کەسێکی تێکۆشەری کاک سیروانی کوێخانەجم کە باوکت هەر لە سەردەمی شاخ و لە ئێستاشدا لە ڕێگەی کارەکەی خۆی و خزمەتی بە کەرکووک و کەرکووکەکان کردووە تۆ چۆن هەوڵەدەی لە ئەنجومەنی پارێزگادا هەمان ڕاچکەی باوکت بگریتەوە هەمان ڕاچکەی باوکت بگریتەوە بۆ ئەوەی کە خزمەتی کەرکووکەکان پێی بەڵام بە ڕێگەی قەڵەمەکەت ئینشاءالله لەسەر هەمان ڕێگەی باوکمە بم چونکە پەروەردەی دەستی پیاوێکم کە هەموو ژیانی خۆی بۆ خزمەتکردنی خەڵک
تەرخان کردووە و باوکی من دڵخۆشم زۆر کەم و خەڵک پێی ئەڵێ سەرکردەیەکی سادەیە سەرکردەیە کە هەڵقوڵاوی ناو ئەم کۆمەڵگەی خۆمانە و ماڵی باپیرم لە چەند کۆڵانێک پشتی ئێرە بوون ینی باوکم مناڵی ئەم گەڕک و شوێنانە بووە و پیاوێک بکەوە بە پێشمەرگە هەمیشە لەگەڵ خەڵکی خۆی سادە بووە بە هەمان ڕێچکەکەی باوکم دەبم و کەسێکی سادا بم تەنها ئامانجێ کە من هەم بێ ئەوەیە بتوانم لە ڕێگەی ئەو دەسەڵاتەی کە هەمە لە نێو ئەنجومەنی پارێزگا و بە هەماهەنگی لەگەڵ هاوڕەکانیشما دەبێت بتوانین خزمەتی کورد و کەرکووکیەکان بکەین من دەڵم دەبێت ئەم جارە لە کەرکووکا کەرکووکچێتی بکەین وی بتوانین تەواوی خزمەتی هەموو کەرکووکیەکان بکەین بەبێ جیاوازی بەڵام نەتەوەی کورد بەڕاستی نەتەوەی کە میشە زوڵم لێکراو بووە ئێمە بینیمان لە دوای و کارە سادە قورسانی بەسەر ئەم شارە هات گەلی کورد چەند نەهامەتی بینیەوە ینی ئامانجمانە بتوانین خزمەتی باشیان بکەین و بە دڵنیایی شەوە من کچی هەموو ماڵێکم و هەموو خێزانێکم و هەموو لایەک بە کچی خۆیان سێرم کەن هەر کاتێکیش لە هەر شوێنێکە هەر کەسێک منی پێویست بێ من لە خزمەتیان نابم هەروەکو باوکم چۆن هەتا ئێستا لە ڕابردووژە بەو شێوەیە لەگەڵ خەڵکان منیش بە هەمان شێوی باوکم دەبم. پرۆگرامی ئەم جارەی ڕۆژانەی کاندیدم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەر شاد بن.